کوردەکانی ڕۆژئاوا لە ڕۆژئاوا بەدەستی تورکەکانە کوژرێن ئەمیش لەبەرەوەی پێم خۆشە لە پێناو خاچی کوردستان لە پێناو ڕۆژئاوا هەموو کاڵاکانی تورکیا لە دوکانەکەی خۆمڕا دەست پێ بکەم هەموو شتەکان بایکۆت بکەم وەروە هەوڵە دەم لە باتی پارە بدەم بە تورکیا و تورکیا وە بکە زەرەر لە ڕۆژئاوا بدا هەوڵم داوە ڕوو لە وڵاتی ئێران لە وڵاتی چکە بکەم بۆ ئەوەی لەوێن دەر ئەشیاکانی خۆم بەدەست بێنم هەمیشە لەبەرەوە هۆکارەیەکەوە شتی تورکینیانمە دوکانەکەم هەروە داوا لە هەموو بازرگانەکانەکەم هیچی دیکە ڕوو لە وڵاتی تورکیا نەکەن لەوێن دەر شتی نینن پارەکەی لەوێن دەر سەرف نەکەن وەروە بەدیلێک بینەوە لۆ ئەو ئەشیانەی کە دەیهێنن هەموو بازرگانەکان بە کۆی گشتی ئەوانش بایکۆتی هەموو شتەکانی کاڵای تورکی بکەن بەدیلەکانیشمان هەیە گەر بمانەوێ لە هەموو وڵاتەکان داوا لە هەموو جێیەکانەکەین کە مەقسەد ئەوان کاڵاکان بینە هەرێمی کوردستان لەوێن دەڕا شتەکانمان لۆ بێن نەک لە وڵاتی تورکیە بۆ نمونە وڵاتی ئێرانمان هەیە بۆ نمونە سووریامان هەیە ئەوان ئەشیان هەیە ئەشیاکانشیان باشە هەروەکو تورکیایی بۆیە من وەکو فرۆشیارێک لە باڵەکایەتی من بۆ خۆم بایکۆتم کردو هیوادارم هەموو خەڵکی ئەو شتانە ببینن و ئەوانیش بایکۆت بکەن بۆ ئەوەی هیچی دیکە وڵاتی تورکیا زەفەر بە ڕۆژئاوای کوردستان نەبە وەکو هاوڵاتیانی باڵەکایەتی وەکو دانیشتوی شاری چۆمان وەکو دوکانداران وەکو فرۆشیار و کڕیارەکان هەمومان بایکۆتی کاڵای تورکیمان کردو وەکو خۆمان وەکو دانیشتوان من وەکو هاوڵاتیەک حەز دەکەم داوا لە بازرگانان بکەم ئەوانەی ئەچن بۆ وڵاتی تورکیا بتوانن هەوڵدەن لە شوێنی تر کاڵا بکڕن لە شوێنی تر بتوانن کاڵای تر بەدەست بێنن چکە بەڕاستی ئەبینین زۆر پەن لەسەر تورکەیە کە ئەبینین ئێستا زۆر پەن خۆم بیستومە لەسەر تورک باز دەکەن کە تورک ئەگەر کەسی دەست نەکەوێت کوور بکوژێت تەنانەت باوکی خۆی دەکوژێ یان زۆر پەندی تر من بیستووە کە ئەڵێن کەڵەشێر هیچ کاتێک نافرێت بەس تورک ئەتوانێت وەکو داگیرکەرێک بتوانێت دەست بەسەر هەموو وڵاتێکی داگیرکەری کووردا بگرێ ئێمەش داوامان هەیە وەکو کوردێک وەکو دانیشتوێکی شاری چۆمان بتوانین داوا لە هەموو هاوڵاتیەکی شاری خۆمان و داوا لە هەموو شارەکانی باشووری کوردستان بکەن بتوانین دەست بەسەر کاڵای تورکیدا بگرن و نێڵن لە سنوورەکان ئاودیو بن هاوڵاتیەکیش داوا لە بازرگانەکانی باشووری کوردستان دەکەم ئەوەی کە بتوانێت کاڵای خۆمان بەرهەم بێنن لانی نەچن ئەو پارەی هەمانە ئەو پارەی هەمانە بتوانن لە وڵاتی تورکیا سەرفی بکەن بتوانن هەر لێرە کاڵاکانمان بەدەست بێنین و داوامان لە هەموو بازرگانێک هەیە ئەو توانی بەرهەمی ناخۆ بەدەست بێنین یان چەند هەن وڵاتیش کە هاوسنوورمان هەیە بتوانن لێوە بەرهەمی باشتر بەدەست بێنین بەس نەچن بۆ تورکیا چکە بەڕاستی کە دەبینین لە هەموو پەیج تۆڕە کۆمەڵایەتیەکان کە زۆر شت وەکو ئەشیاکانی تورکیا لە ڕووی تەندروستی لە ڕووی جلوبەرگ لە ڕووی خواردەمەنی هەمووی زیانی مادی هەم بۆ ئینسان و تەندروستی مرۆڤایەتی هەیە هەم لە ڕووی جلوبەرگیشەوە پێم باشە وەکو هاوڵاتیان و هەم وەکو بازرگانی لە هەموو ڕوویەکەوە بتوانین هەر شتێک پەیوەندی بەلایانی تورکیەوە هەبێ بایکۆتی لێ بکەین باشە. هۆکاری ئەوەی کە ئێمە بایکۆتی کاڵای تورکیمان کردیا سەرەتا ئەوەیە بۆ لەبەرەوەی دەوڵەتی فاشستی تورکی هێرشی سەر ڕۆژئاوای کردێ برایەکانمان لە ڕۆژئاوا ئێمەش هەوڵ دەدەین بە هەموو توانای خۆمان بایکۆتی کاڵای تورکی بکەین بۆ ئەوەی چی دیکە داهات و سەرۆت و سامانی ئەم کوردستانە نەچتە خەزانەی تورکیا هیوادارین داوا لە هاوڵاتیانیش دەکەین هیوادارین بە تەواوی بایکۆتی کاڵای تورکی بکەن بۆ ئەوەی داوا لە بازرگانەکانیش دەکەین چیتر کاڵای تورکی هاوردە نەکەن بەدیلی تر بدۆزنەوە بۆ ئەوەی کاڵای دەوڵەتەکانی تر هاوردە بکەن بۆ ئەوەی چیتر ئەمە پشت بە کاڵای تورکی نەبەستین هەوڵ بدەین پشت بە کاڵای ناوخۆ و دەوڵەتەکانی تر ببەستین نەک تورکی فاشست ئەگەر بکرێ ئەو کارانە بگرێت چکە ئێستامە زۆربەی کارگەکانمان هەنە زۆربەی کارگەکانی لە هەرێمی کوردستان کارگەکان داخراون لەبەرەوەی کاڵای تورکی ئەوەندە کاڵایەکی بڵێن کوالیتی نزمە بەس تەنها دیکۆڕە ئەگەر نا کوالیتی زۆر نزمە دێتە هەرێمی کوردستان لێرەش خەڵک تەماشای کوالیتەکەی ناکە تەماشای دیکۆڕەکەی دەکاتن بەڵام ئەگەر بێت و ئەو کۆمپانیای ناوخۆ بڵێن ئەو شەریکات و مەحمەلانە ئەگەر هەوڵ بدەن کارگەکان بەگەر بخەنەوە و موادی ناوخۆمان هەبیتن موادە ئەوەلیەکان بێنن لەو دەوڵەتە بڵێن ئەوانەی کە کوالیتیان بەرزە بێنن لێرەکانە کارگەکانمان کار بکەن و زۆر باشتری بۆ بژانەوەی هەرێمی کوردستانی دەستی کار بە قووەت دەبیتەوە خەڵک ئیشوکاری پەیدا دەبیتن نەک ئەمما پشت بە کاڵای تورکی ببەستی.